دوای ئەوەی مانگی ڕابردوو حکوومەتی هەرێم ڕایگەیاند کە دابینکردنی موچە کێشەی بۆ دروست بووە بەهۆی دواکەوتنی 200 میلیارد دینارەکەی بەغدا. ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانێکی نوێی داراییدایە چونکە حکوومەتی ناوەند بڕیاری داوە ئەو 200 میلیارەی بۆ تەواوکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەینارد ڕابگرێت. تەسبیت کردیە لە بودجەکانی عێراق. فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی و ئابووری عێراق لە گفتوگۆیەکی بەشی کوردی ڕادیۆی ئەمریکا ئاشکرای کرد بەغدا 200 میلیارەکەی ڕاگرتووە و چیتر ناینێرێت لە بەرامبەر ئەو کێشەیە کە پێشبینی کراوە بۆ موچە دروست ببێت. بریکاری پێشووی وەزارەتی دارایی دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم ئەگەر خەمی خۆشی نەخوات خەمی ئەو خەڵکە ڕەشوڕووتەی هەرێمی کوردستان بخوات و جوڵەیەکی جددی لەسەر ئەو مەسەلەیە بکات. فازڵ نەبی ئاماژەی بۆ کردووە کە بەغدا بۆ نەناردنی 200 میلیارەکە دوو بیانویان لە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە. یەکێکیانەوەیە کە نەگەیشتونەتە ئەنجام و ناتوانن لەوە زیاتر پێشینە بدەن. دووەمیان دەڵێت ئێمە سەرقاڵی تەسویەکردنی حساباتی خۆمانین و حساباتی خۆمان دادەخەین. لەلایەکی دیکەوە سەبارەت بە ناردنی پشکی هەرێم لە داهاتوودا مەزهەر محەممەد ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق لە چاوپێکەوتنی ڕۆژنامەیەکی نیمچە فەرمی حکوومەتی عێراق ئاشکرای کرد کە ئەو بابەتە پەیوەستە بە دانوستانەکانی داهاتووی نێوان حکوومەتی فیدراڵی وەرێمی کوردستان. هەروەها ڕایگەیاندووە کە دەبێت پەرلەمانی داهاتووش ئەو پرسە یەکلایی بکاتەوە. ئەم پێشهاتە لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێم جەخت لەوە دەکاتەوە ئەگەر بەغدا ئەو بڕەپارەیە نەنێرێت ناتوانێت موچەی تەواو دابین بکات. بەڵام بەپێی زیاد لەسەر چاوەیە کە کەناڵی پەیام بە دوواداچوونی بۆ کردووە. داهاتی نەوت و ناوخۆی هەرێم و هاوکاریە داراییەکانی دیکە بەشی موچەی تەواو دەکات بەڵام گەندەڵی بۆتە هۆی کەمبوونەوەی داهات بە تایبەتی داهاتی ناوخۆ. بە پێی خشتەیە کە بڕی داهاتی ناوخۆی هەرێم لەم ساڵدا ڕوون دەکاتەوە لە دوو مانگی سەرەتای 2021 داهاتی ناوخۆ 374 میلیارد دینار بووە بەڵام دواتر وردە داهات بە ڕێژەیەکی بەرچاوکەمی کردووە بەبێ ئەوەی هۆکارێکی جگە لە گەندەڵی هەبێت. بە پێی خشتەکە لە مانگی حوتی ئەم ساڵ تا مانگی 11 مانگانە تەنیا 7 میلیارد دینار داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی بۆ حکوومەت گەڕاوەتەوە. لە هەردوو پارێزگای هەولێر و دووهۆکیش 94 میلیارد دینار مانگانە گەڕاوەتەوە واتە کۆی داهاتی ناوخۆی مانگانەی هەرێم 164 میلیارد دینار بووە لە کاتێکدا کە مانگی دووی ئەم ساڵ تەنیا داهاتی پارێزگای سلێمانی 161 میلیارد دینار بووە داهاتی هەولێر و دووهۆکیش 213 میلیارد دینار بووە. بە پێی داتە فەرمیەکان داهاتی ناوخۆی هەرێم لە نێوان مانگی 1 تا مانگی 11 210 میلیارد دینار کەمی کردووە بەبێ ئەوەی هیچ هۆکارێکی ڕاستەقینە خرابێتە ڕوو بۆ کەمکردنی داهات. بە پێی ئەو خشتەی داهاتە بڵاو کراوەتەوە بوونی ڕێکەوتنێک لە نێوان هەردوو زۆنەکە بۆ ناردنەوەی بەشێک لە داهاتی ناوخۆ بۆ خەزێنەی حکوومەت بەدی دەکرێت چونکە ماوەی 5 مانگە هەردوو لە هەمان بڕی داهات ڕادەست دەکەن لە کاتێکدا بڕی داهات دیاری نەکراوە و لە مانگێک بۆ مانگێکی دیکە کەم و زیاد دەکات. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش جەخت دەکاتەوە کە تەنیا چاکسازی لە خاڵە سنووریەکان و گەڕانەوەی داهاتی ڕاستەقینەی نەوت و ناوخۆ کێشەی موچە چارەسەر دەکات. بەڵام حکوومەتی هەرێم و هەردوو لایەنی دەسەڵاتداری هەرێم هیچ هەنگاوێکیان لەو بارەیەوە نەناوە و چاکسازی تەنیا بۆ بانگەشە بەکاردەێنن.